بەڕێزان لارکویان سلااوان لەبێت گفتوگویم جارەمان تایبەتە بە قسەکردن لەسەر نەخۆشی شێرپەنجە ڕێژەی نەخۆشیەکە لە هەرێمی کوردستاندا هاوکات هۆکارەکانی و چۆنەتی خزمەتگوزاری کە دام و دەستگاکانی تەندروستی پێویستە بۆ نەخۆشەکانی دابین بکەن تا چەندە لە ناوەندەکانی خوێندنی باڵادا ئەی لە هەرێمی کوردستان ئەم باسە گرنگە بووە بە بابەتی توێژینەوە هاوکات خۆراک و ژینگە و داودەرمان چ ڕۆڵێکیان هەیە سەرڕای هەموو ئەمانەش ئەو کەسانەی کە توش ئەبن مەرجە بێ ئومێد بن یان خۆشببختانە هەمیشە ئومێدی چارەسەر زۆرترە و ئەزمون و نمونونەکانی دەوروبەریشمان وەکو بەڵگەیەک لە بەردەستماندان و وامان پێڵەن بۆ ئومێدەی بتوانم سەرنجتان ڕابکێشم و باسەکەمان سود و گرنگێکی خۆی هەبێ هەم لەسەر ناوەندەکانی حکومی و ناوەندە پەیوەنددارەکان هەم لەسەر وشیاری تەندروستی هاوڵاتیان بۆ مەبەستا ئەو میوانە بەڕێزانەی کە بانگەشتمان کردن بۆ ئێرە پێک هاتوون لە بەڕێزان دکتۆر دانا عومەر کەریم پسپۆری نەخۆشیەکانی خوێن هونەرمەند حەمەی نەرگس وەکو کەسێک کە ئەو نەخۆشیە هەیە وەکو هونەرمەندێک قسەی تایبەتی هەیە بۆ هاوڵاتیان و بۆ هەموو کەسانی کە تووشی ئەم حاڵەتە بوون دکتۆر کارزان مارف موراد پسپۆر لە چارەسەری شێرپەنجە لە بەشی تیشک دکتۆر عەبدولفەتاح حەمەڕەحیم هەورامی پسپۆری خۆپاراستنی تەندروستی و بەرپرسی سەنتەری هۆشیاری تەندروستی لە پارێزگای سلەیمانی هاوکات دکتۆر نەوشیروان غەفوور ڕەشید پسپۆر لە نەخۆشیەکانی خوێن بەڕێزان زۆر بەگەرم بە خێراتنتانەکەم زۆر سپاس بۆ بەڕێز و خۆشەویست هاوکات بینەڕین بەڕێز و خۆشەویست ئەمە ئەوشتان پێ بڵم کە بەڕاستی لە زۆربەی بەرنمەکانی تر زیاتر کاتێکە ڕامان گەیاند ئێمە پرۆگرامەکەمان تایبەتە بە قسەکردن لەسەر نەخۆشی شێرپەنجە میوانانی بڵین پشتی کەوالیز ئامادە بوون ئەوانەی کە پرسیار و سەرنجیان هەیە بۆ میوانە سەرەکیەکان واتە بەشێکی زۆر لەم میوانە بەڕێزانەی کە ئێستا لێرن لە سەدانەوەتیان نەخۆشی شێرپەنجەیان هەیە لەگەڵ ئومێدی چاکبوونەوە بۆ هەمویان و هیوادارین ئەم دیالۆگەی کە ئێمە لێرەیەکەین مای سود و ڕەزامەندیەوە بێ هاوکات ببێ بە شفا بۆ ئێوە هاوکات جۆرێک لە زانیاریشی تیابێ بۆ بەرزکردنەوەی ورە و ئیرادەی ئێوەی بەڕێز وەکو کەسانێک کە تووشی ئەم حاڵەتە بوون چونکە بەڕاستی ئەوەی کە تاوەکو ئێستا نمونەگەلێکی زۆر هەیە هەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەم لەسەر ئاستی ئەگەر لە ئەنتەرنێت تا سێرچێککەی خەڵکێکی زۆر زۆر هەیە لە دنیادا کە تووشی ئەم حاڵەتە بوون و خۆشببختانە لەگەڵ ئەوەی کە درەنگیش پێیان زانیوە بەڵام ئێستا بواری زانستی پزیشکی گەشەی کردو و خۆشببختانە تا ڕادەیە گەیشتۆتە کوردستانیش لەبەرەوە ئومێدی چاکبوونەوە بۆ هەموو لایەکتانە خوازم و بەخێر بێن سەر چاوان بینەرانی بەڕێز و خۆشەویست هونەرمەندی گەورەی کورد کاک حەمەی نەرگزیش لەسەر مێزەکە میوانە وەکو پێشتری ئاماژەم پێ کرد وەکو کەسێک کە هەمووتان لە ڕێگەی میدیاکانەوە ئاگاتان لێ ساڵانێکە تووشی ئەو نەخۆشیە بوو بەڵام تەندروستی شکر بەرەو باشترە ڕۆ سەرەتاش جەنابیانە دوێنین زۆر خۆشحاڵم کە لەگەڵمان ئامادە بووی بە تەندروستیەکی باشترەوە بەخێربەی سەر چاوانە ئێستا چۆنی تەندروستی چۆنە بەرەو باشترە ڕۆم عیلاجشتت زۆر بەکارهێنا ماوە بەڵێ من تقریبان ئەوە 2 ساڵ و نیوە لەژێر عیلاج و چاودێری دکتۆرەکانم لە دوایی بەکارهێنانی ئەو داو دەرمانانەوە ئەو چارەسەر پزیشکیانە شکر تەندروستی دەستە بەرەو باشترە ڕۆ وڵای باشم ینی زۆر باشم لە چاو جارانە زۆر باشم قەڵەو بوومەتەوە تۆزێ بە خۆمە هاتوومەتەوە ینی زۆر باشم ئومێدەکەم باشتریش ڕۆژە لە ڕۆژان کاسێتێکی تریشمان پێشکەش بدەین ئەتوانم بۆ ئەوی بگەڕێنمەوانەیە یەکێ لەو شتانی کە نەخۆش پێویستە بیکە ئەبێ ئەو عیلاجی کە دکتۆر بۆ ئێنووسێ قەنەعەتی ببێ بەو عیلاجە کە ئەمە بۆ چارەسەری نەخۆشیەکەیەتی قەنەعەت زۆر گرنگە لە هەموو شتێک لە هەموو شتە مهمترە دوای ئەوە ئەو دکتۆرە بەڕێزانە چی ڕێنماییەکە دەکەن ئەبێ جێبەجێکەی تۆکو خۆت پێوەی پەیوەست من ئەوەی پێیان وتوم هەمووی پەیوەست بووم پێوەی ئەو عیلاجی کە من وەری ئەگرم لە خەستەخانە ئەڵێم ئەم عیلاجە چارەسەری نەخۆشەکەی منەکە یعنی ئەو باوەڕ بەخۆبوون و ئەو لایەنە دەرونی ئەوەندە گرنگە لە چارەسەری عیلاجە لە توانم بڵێم بەقەدەر عیلاجەکە تەسیری هەیە تۆ ورە بەقووەت بێ بەهێزبی زۆر مهمە بۆ ئەم نەخۆشیە ئەبێت تۆ خۆ قەنەعەت بێنی بۆی کە تۆ چاگە بیتەوە یعنی دایمە ئەو نەخۆشیە نەبێ بە مۆتەکە و سواری شانێ ببێت وەکو لای خۆمانەڵە ببێ بە واهیمە و بەردەوام بڵێ ئەم بڕۆ ناسوێنێ ئەمرون بوو بیر لەسەر خەبران بکەیتەوە ئەمان مردنەکە شتێکی تەبیعی هەموو کەسێک مردنی قەرزارە ئەمری ئەمانیش بەڵام بناحەیە عیلاج بۆ ناحەیە عیلاج ئەم نەخۆشیە هەتا ورە بەقووەت بێ بۆ نەخۆشەکەی تۆ باش کەواتە جەنابتان ئەتوانین بڵین چەندە شکر
عیلاجەکان کاریگەری هەبوو ئەوەندە قەناعەت و باوەڕ و وری خۆت بە ژیان و بە کۆنتترۆلکردنی نەخۆشیەکە؟ بەڵێ من ئەوەڵ جار کە پیان وتم لەوانێ بە بازێک کەس بڵێ تۆ نەخۆشی سەرەتانتە زۆر قورس بێ زۆر گران بێ لەوانێ ئەژنۆی پێ بشکێ چونکە کاڵی سەرەتان لە وڵاتی ئێمە ئەوەیە جاران عیلاج نەبووە هێزە تۆ تووشی سەرەتانە بێ عیلاج هەیە مادام عیلاجەیە تۆ ئەمەلەتەیە کە ئەژیت یعنی مەسەلەن پیان و توانە تۆ نەخۆشی سەرەتانیت ئەو کەوتنی کەوتۆ کە هەڵ نەساوتۆ من زۆر بە تەبێعی گرتومە نەخۆشیەکە بە دوکتۆرە گەشتم وتووە تومە تەمەنیەکەم هەیە وە لە مردنیش ناترسم یا ئەو منەیە بە عەرزا زۆران بازیەکە یا من ئەوەیەم بە عەرزە تەمەنت درێژ بێ و لە شت ساغ بێ و ئەوە ڕێنماییە جوانانەی بەڕێستان کە بەرهەمی ئەزمموی خۆتە لە ژیانی ناساغی تا ببێ بەمایی دەرس و عیبرەت بۆ هەموو کەسانی کە نەخۆشیان هەیە و دواتریش قساکەین بە ئیجازەی جەنابەت ڕوخسەت بچمە لای دکتۆر سەرەتا ئەمەوێ تێگەیشتنێکی گشتیمان بیتێ لەسەر نەخۆشی سەرەتان بۆ خۆی چیەواتە شێرپەنجە؟ بەڵێ وشەی سەرەتان کاڵن شێرپەنجە ینی لە پەنجەی شێرەوە هاتووە ینی گرەیەکە دروستە بێت و چەند لقێکی لێبێتەوە لە شکڵا مەسەڵەن بڵێ ینی ئەمە لە کۆنا ناونراوە بەو شکڵە خۆی هەموو خانێک لە لەشی ئینسانە لە جسمی ئینسانە بەردەوام لە دابش بوونە بۆ نمونە هەموو یەکە لێمە خۆی ئەشوار ڕۆژانە ڕێخۆڵەکان بەردەوام خانەکانیان لە دووبارە بوونەوەیە ئەم دابشبوونی خانانە ڕۆژانە لەژێر کۆنتترۆلی جینە یعنی خانەیەک لە خۆی نابێ بەدوان بە شێوەیەکی تەبیعی ڕێکخراوە لە جسمی ئینسانە بەڵام هەر کاتێک ئەم خانانە بە هەر هۆکارێک اینجا ئەو هۆکارە ئەگەر عیلاقی هەبێ بە لەشی ئینسانەکە خوێنین بە کۆرۆمۆسۆمەکانی و جینیە بە هۆکاری ژینگەی بێ گۆڕانکاریان بەسەرا هات ویان لەژێر کۆنتترۆلی جینی لەشە نامێنن بە هۆسی خوان دابەشە بن هەر بەمەوە ناوەستن ئۆکسجین خواردن خوێنهی خانەکانی چواردەوریشانە خۆن بەەوەشەوە ناوەستن بڵاوبنەوە ئەمە پێوترێت شێرپەنجە یعنی خانەیەکە لەژێر کۆنتترۆلی جیسما دەرچووە بە شێوەیەکی غێر تەبیعی هەڵسو کەوتەکە بەوەشەوە ناوەسێ لە شوێنی خۆی خانەیەکا بێ بە دوانە بێ بەدا بێ بە پەنج بە شێوەی گرێ دەرەکەی بەوەش ناوەسێ بڵاوێتەوە گەر چارەسەر نەکرێتەوە ئەم نەخۆشیە مێژووی تەشەنەکردنی دێرینە بە تاکید ئەتوانین بڵێن لە دروستبوونی وجودی ئینسانەوە شێرپەنجە هەبووە بەڵام تۆ طبعاً ئەو نیزامی تەسجیلکردنی کە ئێستا هەیە حتمما 500 ساڵ 600 ساڵ پێشتا ئەو شتە نەبووە زۆر جار لە کەسە کۆنەکانی خۆمان نەبیستین ئەڵێن زۆر کەس مردو هۆکارەکەی نەزانراوە یا ئەڵێ جارانەڵێ ئەم نەخۆشیەکەی هەبوو کەسە پیرەکانی خۆمان نەبیستین باو باپیرمان ئەڵێ جارانم نەخۆشیە نەبووە بەڵێ هەبووە بەڵام زۆر جار تەشخیص نەکراوە ئەگەینە ینی مێژووی شێرپەنجە مێژەیەکی کۆنە زۆر باشە دکتۆر ئەگەر ئێمە قسە لەسەر زیاتر بەڕێستان وەکو ڕێکخراوێکی NGOتانەیە و هاوکات وەکو پسپۆڕی بواری چارەسەر ئەکرێت تێگەیشتنێکمان بیتە لەسەر ئەوەی ئەو قسەی کە دکتۆرە فەرمێ ڕاستە هەندێک کەسەڵێ جاران هەر نەبووە بەڵام ڕەنگە هەبوو بێ بەڵام بەهۆی هۆکارەکانی کە هەموو گۆڕانێکی تەکنۆلۆژی و گۆڕانێکی ژیاری بۆ خۆتەزانی هەلومەرجی ژیان ئەگۆڕێ ینی سایدیفکتی خۆی هەیە بۆ تەندروستی بەشەر ئەوانە بەڵام ئەگەر جاران هەش بوو بێ بڵی ئێستا زیایی نەکرد بێ بەهۆی ئەو گۆڕانە ژیاریانی کە ڕوویدا خۆی بەتاکید هاوڕان تردانایە کە ئەم نەخۆشیانە هەبوو بەس تەشخیص نەکراون بەڵام ئەتوانم پێت بڵێم لەگەڵ گۆڕانی ژیان نەخۆشیەکانی ژە گۆڕێن ئێستا ئێمە بەپێی راپۆرتەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی هەموو ساڵە راپۆرتە دەرەچێ پێ دەڵێت دەنەخۆشی یەکەم کە لە عالەمە دەنەخۆشیە کوشندەکە ئەو ئەگەر سیر بکەین لەم چەند ساڵانەی دواییە شێرپەنجە خەریکە هەنگاو دێتە پێشەوە زیادبوو بەتەکید لە جیهاندا بەرەو زیاد بوو نەچێت ئەمە چیمان پێڵە پێمانەڵێ هەتا ژیان بەرەو پێش بچێ شێوازی ژیانی مرۆڤ بەگۆڕێ ئەوەی کە پێوتە خو سلوکیاتی ئینسان کە بە ئینگلیزی پێوتە لایف ستایل لەگەڵ ئەو ئێستا لەگەڵ پێشکەوتی ئینسانە لەگەڵ پێشکەوتی بوار جۆر بە جۆرەکانە ئەو مەترسیانەی کە ڕێخۆشکردن بۆ توشبوون بە شێرپەنجە ئەکرێ زیاد ببن ئێستا مجتەمەی ئێمە لەبەر وەزعی مادی بەرەو باشیەکە تعاملات لەگە تەکنۆلۆژیاکەین شارەکانمان قەرەباڵغترە بن ئینسانەکان مەشغەڵەتیان زیاترە بێ فشاری دەرونیان زیاترە بێ لەبەرەوە بە تەکید ئەبێ چاوەڕێ ئەوە بین کە نەخۆشی شێرپەنجە نەخۆشیەکانی تریش کە ئێستا لە جیهاندا پێیانوتێن نەخۆشیە نەگوازراوەکان کە نەخۆشی وڵاتە پێشکەوتوەکانە ڕوو لە ئێمەش بکەن یەکێک لەوانەیە کە نەخۆشی شێرپەنجەیە لەبەرەوە لەمسی ڕاستە خۆی شێوازی حیاتی ئینسانەکە کە دواترەکرێ ئاماژەیان پێبین ئەو شێوازانەی کە مەترسیدان بۆ توژبوون بە شێرپەنجەکان زیاد بکەن لەبەرەوە بە تەکید کێروی و داتاکان و ئاماژەکان بە پێ راپۆرتە جیهانیەکان ڕوو لە زیادبوون تایبەت بە شێرپەنجە
زۆر باشە دکتۆر کارزان ئێمە زیاتر مەسەڵەنەوەی کە لە ناو تێگەشتنی میلیە باوە زیاتر هەر ئەڵێن مەسەڵەن شێرپەنجە ئایا شێرپەنجە هەر یەک جۆرە یا جۆری زۆرە یا جۆرەکانی چییە؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی شێرپەنجە کرێ بە دوو بەشوانێ شێرپەنجە ڕقەکان لەگەڵ شێرپەنجەی خوێنە ئەمانش ئاینەشت کۆمەڵێ ڕقی جیاواز لێ بێت بۆ منە شێرپەنجەی خوێن شێرپەنجەی خوێن ئەکرێ بە ئەکیوت و کڕۆنیک واتە مزمین و بڵین کتوپڕ بە هەمان شێوە شێرپەنجەی ئۆرگانە ڕقەکانیشمانەیە وەکو شێرپەنجەی مەمەک شێرپەنجەی مێشک شێرپەنجەی کۆ ئەندامی هەرز ئەمانەش هەرێک و جۆرێکی هەیە و هەریەکە و جۆرەکانیشی جیاوازە بێ بۆ منە تەنها لە شێرپەنجەی سوورێنچکە دوو جۆر هەیە بەپی ئەو ئۆرگانان بڵین بەپی ناوپۆشی ناو سوورێنچک خۆچی تایە ماسوولکەکانی واتە ڕێژەی شێرپەنجەکان ژمارەی شێرپەنجەکان ژمارەیەکی زۆرە و لە 100 شێرپەنجە لا ئاەت زۆر باشە دکتۆر چۆن بزانین کەسێک شێرپەنجێت یا ئەگەر نیشانەکانی چیە یا ئەم حاڵەتانە چۆن تەشخیصەکرێت لە سەرەتاوەی کە پەیوەندی بە خودی مرۆڤ خۆیەوە هەیە؟ بەڵێ نیشانەکانی شێرپەنجە بە شێوەیەکی گشتی ڕەنگە لە نیشانەی هەموو نەخۆشیەکانی تر بچێ لەوانەیە نیشانەکان هەروەکو نیشانەی نەخۆشی ئیلتیهاباتەکان بێ بۆ نمونە نەخۆشەکە ڕەنگە بێت بۆلات تای هەبووە ماوەیەکی زۆرە تای هەیە ڕەنگە بێت بۆلات ماوەیەکی زۆرە ئازاری جونگە و ئێسقانی هەیە ڕەنگە بێت بۆلات کۆکە و بەڵغەمی هەیە یخۆ ئەم نیشانانە لە ئیلتیهاباتەکانیشا دەرەکەون لە گرانەتا دەرەکەون لە تای ماڵتا دەرەکەون ڕەنگە بێت بۆلات پەڵەی شین لەسەر جسمی دەرکەوتووە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر هات و نیشانەی نەخۆشیەکە زۆری خایان و ئیسیجابەی بۆ عیلاجانە نەبوو کە اختصاسەکانی تر بۆی دائنێن مەسەلەن نەخۆشیە بۆ لامان ئەڵێ ماوەیەکی زۆرە من عیلاجی حەمەی ماڵتاوەرەگرم ماوەیەکی زۆرە عیلاجی گرانەتاوەرەگرم و هەر باش نەبووم کە فەحسیان بۆ کردوم سەیرەکەن شێرپەنجەم هەیە لەبەرەوە نیشانەکان بە شێوەیەکی گشتی هەر نیشانەی نەخۆشیەکانی ترە بەڵام لەوانەیە تونتر دەربکەوێت و بۆ ماوەیەکی زیاتریش دەربکەوێت لەبەرەوە خاتە گومانەوە باشە ئەمیکە جەناب ئێڵی کەواتە مرۆڤ ینی وا لەیەکان لە نەخۆشی ئاسایش تا ڕادێک حەزەر بکات وانە بە ئەکیدی بەڵام من وتم نیشانەکە ماوەیەکی زۆرتر ئەخایانی ئەمێنێتەوە مەسەلەن لەوانەیە بۆ مانگ و نیوێ 2 مانگ تای هەبێ لەوانەیە بۆ ماوەیەکی زۆر نەزیفی هەبێ لەوانەیە بۆ ماوەیەکی زۆر بەڵغەمی خوێناوی هەبێ لەبەرەوە درێژخایەنی نیشانەکان ئەخاتە گومانەوە کەواتە هەر کەسێک ئەگەر لەسەر و حاڵەتی ئاساییەوە نیشانەی نەخۆشیە ئاساییەکانیشی تیا دەرکەوت پێویستە بیر لە پشکنین بکاتەوە جێگەی گومان و پێویستە بیر لە پشکنین بکاتەوە بە ئەکیدی باش پشکنین مەسەلەن چۆن بۆ نمونە ئایا پشکنین بە پێویستی ئەزانن ئێوە وەکو نۆژدار کە خەڵک مەسەلەن لە کاتێکی دیاری کراویات تایمتەی بڵێک هەبێت جەدوەلێکی زەمەنی هەبێت کە ساڵانە مرۆڤ پشکنینی گشتی بکات یان چۆن لە کاتی دەرکەوتنی نیشانەی نەخۆشی وەکو هەموو نەخۆشێکی ئاسایی کە لە زوتایەکی هەبێت مەرجە بەس ئەو حاڵەتانە یا بۆ حاڵەتی ئاسایش هەر پشکنینی گشتی بەواجب بەزانن بەڵێ پشکنینی گشتی بە شێوەیەکی گشتی کە بۆ نەخۆشەکان وەریگری لە سەر و 40 ساڵەوە زەرورە زۆر زەرورە ئەوانەی تەمەنیان لە 40 ساڵ زیاترە بە بەردەوامی پشکنینی خوێن بکەن بە بەردەوامی هەنێ سۆنەروشتی وا هەیە بیکەن چونکە تۆ لە ئەسنای پشکنینی خوێنەکە ئێستا ئێمە نەخۆشی وامان زۆر هاتووەتە لا کە چووە بۆ شتێکی تر بۆ فەحسی چاوری چووە بۆ نمونە چووە فەحسێکی چاوری بکە بزانێ ڕێژەی شەکر و چاوریەکەی چەنە لەگەڵ یا فەحسی خوێنیان بۆ کردووە هاتوێتەوە بۆ لای ئێمە بە سوتفە دۆزیویانێتەوە کەوا شێرپەنجەیەکی خوێنی درێژخایەنی هەیە لەو کاتا دەرکەوتووە ئەو ئافرەتانەی لە سەر و 40 ساڵەوەن باش وایە هیچ نەبێت 2 ساڵ جارێک سۆنەر بکەن مامۆگرافی بکەن بۆ ئەوەی کە گرێ دەرکەوت پێی بزانن خاستن ئەو ئافرەتانەی کەوا لە عیلەکانە خەڵکی تریان هەیە شێرپەنجەی مەمکیان هەیە ئەوانە زیاتر ئەبێ بە ئیهتیمام بە خۆیان بن ئەو پیاوانەی یا ئەو ئەندامە خێزانانەی کە یەکێک لە ئەندامەکانی خێزانیان تووشی شێرپەنجەی کۆڵۆنە بێ ئەوانە زۆر زەرورترە لە خەڵکێکی تر کۆلۆنۆسکۆپی بکەن نازوری کۆڵۆن بکەن بۆی بزانن ئایا ئەو نەخۆشیی لە کەسوکارەکانە لە برایانە لە خوشکیانە هەبووە لە میشا دەرناکەوێ زۆر باشە دکتۆر دانا ئێستا ڕێژەی نەخۆشی سەرەتان لە هەرێمی کوردستاندا چۆنە بە پێی ڕێژەکە مەسەلەن گەیشتۆتە حاڵەتی مەترسیدار یان بڵین ئاماری پێویست هەیە لەسەر هەرێمی کوردستان بەڵێ تاوان ئەو پرسیارە کە تۆ پرسیارێک جوابێتەوە بەڕاستی بە تایبەتی لە ڕووی میدیاوە کە تۆ قساکەی خەڵگەی بیستێ ئەبێ شتێک بێ کە دقیق بێ بەڕاستی ئێستا گەر من بە دقیقی پێ بڵێم ڕێژەی شێرپەنجە لە کوردستانە ئەوەنەیە لە خۆمە ڕقەمەکەت پێڵام نەخێر لەبەر دووسێ سەبەبیش یەکێکانەوەی تا ئێستا تا ئەم لەحزێ ئێمە نازانین ژماری دانیشتوانی کوردستان بە دقیقی چەنە ئەمەیەک دوو زۆر هەر یەک سنتەر نییە لە کوردستانە ئەم نەخۆشانە وەربگرێ بۆ نمونە لە سلێمانی نەخۆشخانەی هیوا هەیە
لە هەولێر دوو مەرکەز هەیە نەخۆشخانەی نانەکەلی و لە ڕزگاریش لە دهۆکیش هەیە لە کەرکووکیش ئەگەر بە هەرێمی کوردستان لە ئێستا حسابی بکەین لەوێش هەیە نەخۆش هەیە دوو جار تەزیل کرا مەسەل نەخۆش هەیە لێرە دەرزیەکەن یا ئاچێت لە جارێک لە هەولێر وەرەگەیە گەڕێتەوە وەران لە دوو شوێن ناوی هەیە یا نەخۆشی وایە لە من سیقم بە عیلاجی کوردستان ینی لەو چی سیقەی بە دکتۆرەکە نەبێ بە عیلاج ینی حەقی خۆیەتیەوە نەخۆش سەربەسە لە کوێ عیلاج وەرەگەی چێتە دەرەوە عیلاج وەرەگەی لەبەرەوە بە دقیقی ناتوانانی بڵێ ژمارەکەەوە نێ بەس من هەنێ ژمارەم هەیە 4 ساڵی ئەخیر ئەوەی کە لە خستخانەی هیوایە تەزیل کراوە بەس نەخۆشخانەی هیوا بەداخەوە ئەوانەی دهۆک ئەوانەی هەولێر لەبەر چەند هۆکارێک لەبەر ئەوەی گەنیانتوانی ئامارەکان بەیان و بە شێوی ڕسمی ئەبێ بتانینێ نەمتوانی ئەمە ئەمە بە بینەرانی بەڕێز و خۆشەویستیش بڵم بەڕاستی بڕیار بوو لە نەخۆشخانەکانی دهۆک و هەولێرەوە ئامادە بن لە بەرنامەکەماندا بەڵام بەهۆی چەند هۆکارێکەوە کە پێم وا بێ زیاتر هۆکاری وتیان بەفر و باران و ئەوانەی هەولێر بڵێ بەداخەوە ڕاستیشە لە بەفر و بارانێکی زۆر هەیە کە ئەمڕۆ ئێمە بەرنامە تۆمارەکەی نەگرچی لە ڕۆژی بەرەنگاربوونەوەی شەرپەنجەی جیهانیدا پەخش ئەکرێت لەبەرەوە ئامادە نەبوون لەگەڵمان بۆیە زیاتر ئێمە سەرنجمان لەسەر نەخۆشخانەی هیوا و پارێزگای سلەیمانیە زیاتر ببووری بۆ نمونە من ئاماری 4 ساڵم لەگەڵ لە بەردەسە ئەگەر ڕخسە دەبێت عەرزی بکەم بۆ منە لە ساڵی 2010 1289 کەس سەردانی نەخۆشخانەی هیوا کرا و تەزیل کراونەیە کە ئەمانە شێرپەنجیانی طبعاً بۆ معلوماتی جەنابتان بۆ هاوڵاتیان نەخۆشخانەی هیوا بەس بریتی نییە لەوەی کە سەرەتانی بێ یعنی مەسەلەن بۆ نمونە نەخۆشەیە کەم خوێنی هەیە یا مشکلەی نەزیفی هەیە یا مشکلەی زۆر خوێنی زۆرە کە ئەڵی بڕۆ بۆ نەخۆشخانەی هیوا بەڕاستی جاری وای هەیە نەخۆشەکە لە بمرم ناچمە و نەخۆشخانەیە وازانەی تر کە هەر کەسێک چووەوێ معنەوە سەرەتانێتی ئەمە هەموو سەرەتانی نیە بەس ئەم ئامارەی کە لە بەردەستمە ئەمانە هەمیان سەرەتانیان هەیە طبعاً ژمارەکە زۆر زیاترە لەوە ئەوانەی کە سەردانی ئێماکەن ئەمانە بەس ئەوانن کە سەرەتانیان هەیە لە 2010 1289 کەس هاتۆتە لای ئێمە 969 خەڵکی هەرێمی کوردستان بوون بە کەرکووکیشەوە ما باقی ئەوانەی تر خەڵکی کوێ بوون مەسەلەن دەرەوەی هەرێمی کوردستان خەڵکمانەیە خەڵکی بەسڕایە بڕابکە نەخۆشی ئێرانمان هەیە لە ئێرانەوەیەت لێرە عیلاج وەرەگرێت کەواتە لە 2010 1289 کەس بووە لە 2009 1331 بووە زیای کردوە تۆزێک لە 2010 1628 بووە لە ساڵی 2011 1713 بووە ینی ئامارەکە تقریبان زیادی کردووە بەڵام ئەمە ئەوە ناگەێنێ کە بڵێن ئێمە ڕێژەی شێرپەنجە لە کوردستانە زیادی کردووە گەشتۆتە هێڵێکی سوور با بڵین ئەوە بۆ هێڵی سوور بە پێی WHO چییە بەپێی مەسەلەن بۆ نمونە لەوەچێ بە پێی WHO ڕێژەی شێرپەنجە بۆ نمونە لە ساڵ سێ لە کۆمەلگایە تەبیعی بێ تۆ بێ ڕێژەی دانیشتوان بە هەموویت هەبێ ژماری دانیشتوان ڕێژەی شێرپەنجەکەت هەبێ ئەوسا مقارنەی بکەیت بە معادلەیەکی بیرکاری بزانی لە ساڵ چەندی کۆمەلگا ئەم ڕێژەیە لە ساڵ چەندی کۆمەلگاکە ئایا لەو ڕێژە ستاندەردە جیهانیە لایەوە یا لاینەوە باشە بەڵام تۆ خۆت مەسەلەن ئەگەرچی ئەمان بەڕاستی ئەم پرسیارە ئاراستەکرا و نییە بۆ جەنابەت بە ڕاستە و خۆت قەناعەتت بەوە هەیە دکتۆر کە ئێمە نەتوانین داتایەکی دقیقی سێ پارێزگای هەرێمی کوردستان دەربێنین بێ وڵاتێکی وەکو هندستان وەکو ئەمریکا بۆ هەموو ویلایەتە و وەکو چین چی بکات وەنیا ینی حەق نەبوو ئێستا داتایەکی دروست لە بەردەستە چونکە بۆی کەسێک ئێستا مامۆستایەکی جامیعەتی ڕیسێرچەکە بۆ تەشخیصی سەبەبەکانی سەرەتان لە کوردستانە چی بکات بەتەکیید ئەمە بەڕاستی مەسلەی داتای شێرپەنجە ئەتوانی وەکو ئەمنی قەومی باسی بکەیت ئەتوانی وەکو بابەتێک باسی بکەیت کە وەکو با بڵێن پێوەرێک بۆ مەسەلی بەحوساتی علمی لە مستەقبل ئەوکو جەناب دێسە باست کرد ئەگەر ئێستا کەسێک بێتە نەخۆشخانەکانی ئێمەوە وەزارەتی تەختیت مەسەلەن لەسەر چی پلاندانێ بۆ ڕاستە فەرمی ڕاستە ئێستا مەسەلەن بۆ نمونە تۆ ڕێژەی ئەم دەرمانە شێرپەنجانی کە ئێستا لە بەردەستمایە هەمویان دەرمانی گرانن تۆ ئەگەر نەزانی ڕێژەی پێ شێرپەنجە لە ساڵانە ڕوو لە زیادبوونیە ئەو ژمارەی کە سەردانی تۆکە بە تەقریبی چەنە ناتوانانی بەپی ڕێژەی پێویست دەرمانیان بۆ دابینکەی مەسەلەن ژمارەی بێدەکان لە خەستەخانەیە زۆرجار ئێمە لە خەستخانەیە ئەو خەستەخانەیە کە ئێمە هەمانە لە نەخۆشخانەی هیوان باسی ئەوەکەم لەوە چێ مەسەلەن نتوانی بەپی ئەو ژمارەی نەخۆشانە بێدیان بۆ دابینکەی بەڕاستی ئەمە بۆ تەختیت زۆر مهمە داتایەکی دروست و دقیقت هەبێ مەسەلەن تۆ لە سویدەت خوێندوانە بۆ دکتۆراکات لەوێ بەبێ داتا مەسەلەن ئەتوانرێت بچووکترین مامەڵە لەگەڵ کەیسێکا بکرێت لە هەموو وڵاتانی دنیاوایە تەنانەت لە هندستانیش وایە لە هەموو شوێنێکی دنیا شتەکە ئێستا بای ئەوە نەماوە لەسەر وەرەقە و فایل و ئەم شتانە کەواتە ئەم مامەڵەی کە حکوومەتی کوردیەکە لەگەڵ مۆزۆی شێرپەنجە و کۆی نەخۆشیەکان و ئەم پرسانە چەندیش خۆی ماندوو بکات بەبێ داتا عەشوایی و
پەرشۆ بڵاو نابێ هەوڵەکانی خۆی بەڕای منەمە هەوڵی هەموو لایەکی پێویستە بەڕاستی ئێستا ئەتوانی بڵێ خزمەت گوزاری شێرپەنجە لە چاو ساڵی 2004 زۆر بەرەو باشتر ڕۆیگە زۆر ینی من بیرمە لە ساڵی 2004 خزمەت گوزاری شێرپەنجە تەنانەت ژوورێک بوو لە نەخۆشخانەی ئەوەی کە پێڵەن جمهوریەکە نەخۆشخانەی گشتی بەڵام ئێستا ئەبینی زۆر زیادی کردو بەڵام ئێستا لە ئاستی هێشتا ئەتوانم بڵێم لە ئاسی پێویستانیە نەخێر ئەو مامەڵەی کە ئێمە ئێستا وەکو دکتۆر وەکو کارمەند وەکو لایانی تەندروستی کە لەگەڵ یاکەین هێشتا نەگەیشتۆتەوە ئاستە پێویستەی کە با بڵین ئیتر بڵین لە ئاستی وڵاتە پێشکەوتوەکانی زۆر باشە ئەمە بەڕێز کاک حەما پرسیارێکی ترت لێکەم هەر بە وشیاری هاوڵاتیان لەبەرەوە بەڕاستی ئامادەبوونی بەڕێستان لەگەڵ ئامادەبوونی ئەو بەڕێزانەی تر لێرە ئەمێ ئەو بڵێم کە مایی ئەوەیە کە بەڕێزەوە سەیری بکەین چونکە مۆزوعی نەخۆشی لە هەموو جیهاندا مەسلەیەکی زۆر تایبەتە و پەیوەندی بە ژیانی تایبەتی ئەو کەسەوەیە بەڵام کاتێک کە بەڕێستان یەنە سەر تەلەڤیزۆن قساکەنیا ئەو خەڵکانی تر ئەمە بەشێکە لە گەورەی و خۆنەویستی ئێوە کە ئەزمموی خۆتان ئەخەنە بەرچاوی میدیا بۆی کە خەڵکی تر لێوەی فێر ببێ ئەو باسی نیشانەکانی کرد کە بە شێوەیەکی گشتیە لە هەنگاوی یەکەمان ڕەنگە تەشخیصکردنی قورس بێ ئەکرێ بزانین بەڕێستان چۆن پێتان زانی و چۆن گەیشتنا و قەنەعاتێکە پشکنینی تایبەت بکەن بەڵێ من تووشی نەخۆشیە بووم هەر زەعیفە بووم یعنی با من اعترافی شێوی کە من زۆر لە دکتۆرە ترسام لەبەرەوەی هەنگ هێشتا بوو خۆم لە ژیانی خۆمە خۆم جێبەجێم کردووە یەکێ بووم لەوانەی بەلایەنی کەم من ڕۆژی 8 کیلۆمەتر بە پێ ڕۆشتوم هەموو کەسێکە زانست ئەوەی لە سەواڵەکە بوو بێ حەمەی نێرگزە ناسێ ڕۆژی چەند جار بە پێ من لێوە هاتوو لە ناحەی خواردنا من زۆر منەزیم بووم بۆ خواردنی خۆم ئەمانە بەڵام سیرمە کرد زۆر جار زەعیف ئەبووم لە پڕێکە زەعیفەکەم باش ئەبوو تۆزە قەڵەوە بوومەوە شەوێکیان لەگەڵ کۆمەڵی خۆشەویستانی وەکوی ئەوە دانیشت بووین حەزەکەم ناوی یەکدوانێش حەزەکەی بێنم کار شەرکۆ بێ کەس و کۆمەڵێ برادەری کۆم بووین بە یەکەوە دانیشت بووین دکتۆر فاروقات فاروقی حەسەن فەرەزی بەقاڵ هاتە ڕوای ئەتیادی برادەران پێیان و دوتیان کاکە حەمە زەعیف بووە وتی با بەیانی بێت بۆ خەستەخانە حەسێکی حامی بۆ بکەم هێوتیان پچەوتم بە ئازادی کاک مەستەفام وتم هەڵێ کاکازە من زۆر لە دکتۆرە ترسم بەترسم چتم 50 نەخۆشیم لێ بدۆزنەوە دی دەبێ قەزابی چۆم ماڵە ئاغاێ ئەوەی ناوێت چوم هەموو فاسیەکەم کرد هیچ نەتیجەیەشیان بەدەست نەگەی ئاخر نەتیجە چوم بۆ لای دکتۆر ئارام بارام فاسی کرد منازۆری بۆ کردوەمانە بە کوڕەکەم وتبوو بووی تەبانەمەی کە من پێ دەڵم من 2 ساڵەوە پێشتوش بووم پێم نەزانیوە چووکە ئازاریە بۆ نە شتێک وای نەبوو کە بزانم ئەوانە ئیتر کە چوون بۆ لای وتی حەسر بێنەرەوە بۆ ئێستا حەز ناکەم پێی بڵێم حەسر بێنەرەوە بۆ عیادە لەوێ خۆم چووکە باوکی ڕەفیقمە زۆر مامەستا بارام هەر ئەوانیش هەر لە مناڵیشتەوە یان ناسم دێم وت دکتۆر بۆ بە خۆم ناڵی وەڵی بەلامەوە زۆر تەبیعیە هەچیەک هەیە پێم بڵێ وتی شتێکی وا هەیە وتم زۆر احتیاجی وتی بەڵام با ئەوەش پێ بڵێم کە تۆ ئەمە تا عیلاجیش هەیە ئیتر ناردیانم بۆ خەسەخانەی هیوە کاکە حەمەتۆ لەگەڵ ئەوەیە کە مەسەلەن هەتا و کوێستا تا ڕادێک ئەو کولتورە لە وڵاتی خۆمانە هەیە کاتێک کە نەخۆش پشکنینی بۆ کرێ ئەگەر نەخۆشیەکەی لە نەخۆشیە وەکو ئەوترێ توندەکان بێت چەند لێ ئەشارنەوە تۆ بەلاتەوە ئاسایی بوو کە پێیانوتیت یعنی بڕاو ببێت وەکو چۆن زەلامێگەر پێیشی بوو مابی تا هەڵامەتە هەر عینەش دەبوو چونکە ئەمە سنەتی حیاتە ئێمەمان مردنی خەرزانی باشە پێ بڵێن باشەیە پێ بڵێن تەبان پێ بڵێن تۆ کە پێیانوتی بۆچی باش بوو بۆ ئەوە باش بووە چیتە ژێر معالەجەوە ناردیانم بۆ خەستەخانەی هیوا کۆمەڵی دکتۆری ڕێک و پێک لەویانە فاسیان بۆ کردم و عیلاجی چیماویان بۆ کردم و دوو جاریش دادەهێرۆ نردومی بۆ ئەردەن لەوێش هەر معالەجە کراوم بەڵام من حەزەکەم حەقیقەتێکی لێرە ئەوە بڵێم بڕواتان ببێ مەسەلێکی کوردی خۆمانێڵێ گڵی دوور دەرمانە بڕواتان ببێ عیلاجەکەی ئێرە هەر هەمان عیلاجی ئەوەیە بەڵام لەوێ خەستەخانەکە گەورەترە خزمەت گوزاری زیاترە ئەجیزەی متەتەوری لێرە خەستەخانەی هیوە ئێمە هەمومان دیوە ئەسڵە مستەوسەفیش نیە نە خەستەخانە
ئەگەر بیتەوە بەڵام خۆمە نەخەتای دکتۆرە و نەخەتای کارمەندە و بڕوا ببێ ینی ئەوەی کە دکتۆر و کارمەندی ئەو خەستەخانێ بەرامبەر بە نەخۆشەکەن یعنی ئینسان بە ویژدانەوە باسی کە ئەبێ لە مێژوا بنووسێ بەڵام کە خەسەخانەکە بچووکەوان بڵێنجی زۆر ڕاستە ئەمجایەک کێشەی کەش هەیە بەنیسبە نەخۆش و حەزەکەم ئەوەش باسکەم فەرموو یعنی ئەگەر ئەو دەرمانی لەو خەستەخانەیە هەیە ئەگەر لە سعری لە 1000 دینارەوە 1000 دیناری ئێستا بێت هەتا 4 دەفتەر لەوێ ببێت نایڵەن نەخۆش دەرمان کڕێ یا حەب کڕێ هەموو شتێک لەوێ بەلاشە بە شەرتێک ئەو دەرمانە هەبێ کە نەژبوو دەسەڵاتی ئەوان نییە من لێرەوە داواکاریەکەمە ینی بەڵێ فەرموو کاکە حکومەتی هەرێم زۆر دەوڵەمەڵە ینی بە ئەو دەرمان و ئەو پێداویستیانی کە ئەم نەخۆشیانی وەکو ئێمە پێویستی پێێتی کە نەخۆشی درێژەقایەنە با تەمینی بە باسێکی خەسەخانی تیشکەکەش بکەم خەسەخانی تیشکەکە مەسەن بڵێن ئەشیعەیەکی دیە من چوم ئەوەڵ جار کە مەوعیدم بۆ دانن ئەشیعەکەشکە پاش مانگە تەلەفۆنان بۆ کردوم تاکوێت چاک بۆ تۆ یاڵە چوومەتەوە عیلازم مەبەستە لەوێش هەر هەژاری ئەزیزە و شت هەیە وەنیە لە چۆ لەسەر جەم نەخۆشخانەکان بەڵێ بێگومان ینی ئەو خەسەخانەیە من یەکدان نەگلەیم لە هیچیان نییە نە لە هیوانە لە خەسەخانی تیشک لەلایەن ئەو خزمەت گوزاری کە پێشش بە نەخۆشیەکەم بەڵام حکوومەتەیەتی با لە جیاتی جیهازێک بە دوو جیهازدانێ زۆر ڕاستەکە کە حەمە قسەکە و بە شەکر بێ دوایی ئەگەڕێمەوە خزمەتە بینیانی بەڕێز و خۆشەی سپاش ئەم ناوڕێمە قسەمان لەسەر هۆکارەکانی و تێگەیشتێکی تا ڕادەیە گشتی کرد لەسەر نەخۆشی شێرپەنجە و هاوکات لەسەر نیشانەکانی بەڵام ئەو ماوە قسە لەسەر هۆکارەکانی بکەین زیاتر هاوکات چۆنێتی چارەسەرکردن هاوکات ڕێنمایی بۆ هاوڵاتیانی ئاسایی هاوکات ئەو لێڤڵانەی کە هەیە بە پێی ئێرشاداتی چاودێری تەندروستی کە هەندێکی پەیوەندی بە هاوڵاتیانەوەی و هەندێکی پەیوەندی بە دام و دەستگا پەیوەنددارەکانەوەە پاش ئەم ناوبڕە و بەشەکانی تری پرۆگرامەکە لەگەڵمان بمێننەوە بەردەوامە بین لەگەڵتان.